راسيا سرتا أبي حزب كان يكبرن شيء حد له يعني كبير لأم كردستان خوي بناوي حزب دعني بجروب دعني بهجي دعني أبي يكبرن أجر يكبرن براستي هیچ لعنی کی درکی دشمن ناتوانی زفر بینه با کردستان. ایسا اونو کیشو گرفته لام کردستان پیاو نزنه باسی چی بکا. هموش یکره تو با یک ریزی نبون. هر هموی. زور هکاری که آیا هکاری اوه که هر یک او دستی کو بالای که لحو ناو حزب که خویا هر یک اشتی کم بردو بخوان. برای والله هر یک برجاندی لایکی خویه اوی لحزبی یک کسی کی تربیه کسی حزبی برانبری خوش ناوی با براج من مادام لحزب کینی خوشی ناوی برای من او داکی کردن یان او بردمانانی که ایران و ترکیه ایکات هموی اگریت و بو کرد لعنه حزب کان هر یکی کارمنی بو فلان حزب قصناکا بو فلان حزب تر قصناکا ایکاگا کن همو تان بیک دنگ بو تاقی کرد آوا بزلیلی بدامایو سری که لکردستانی بلین سوریا بلین أو هم فقير وهجارة بدست تركيا وكجرا منال يك نفر ناوري هيج بلاي كسيج ناوري زينبونا والله هموي أمانة يك زينبوني كردا والله من وقوها ولايتي جيم هرمي كردستان دوام ويا لسرجم لأنا سياسي كان يك رزينا ومالي كرد ببارزن يك رزينا ومالي كرد هو كارك بوستر كودني أم هرم ممان ويك رزينا بيت هيج لأنا ناتوانيت سركودني أم هرمه بدز بينت بتنها والله بدیاری کردن ناتوانیم بله اما بستگی بالام برشمندیکان کاتوتا پیش داواکاریکانی میلتو باید دوام ویا چیترم حزبان واز برشمندیکانی خوان بینن و آورگ لمیلت رشورت و هجار بدنو با تأکید توانین به یک گرتویی چهار سرک بام کشانه بدوزنه و بتن حالا یک ناتوانه چهار سریم کشب کرد باید دوام ویا لسجم حزب سیاسی کان یک گرتو بن تبابن هاوپیمان بن هەچ ئیشێک کە بکرێت بە تەبایی و هاوپەیمانی یەکرێت بە تەنها لایەن یەک ناتوانرێت سەرکەوتن تۆمار بکرێت بابەتەکە بابەتێکی گرنگە بابەتێکی ڕۆژە بابەتێکی مێژوویشە دیارە ئێمە وەکوونەتەوەی کورد بە درێژایی مێژووی کورد ئەگەر سەیری کەی هەر لە میرنیشەکان و پێش میرنیشەکان لە سەردەمی ساسانیەکان و پاش ڕووداوەکانی دوای ئەوە لە شەڕی چاڵدەران و هەموو ڕووداوەکان لە ماوەی ئەم 200 ساڵە کۆی کەیتەوە کورد هەمیشە نەیتوانێت یەکگرتو بوو لەبەر چەند خاڵی یەکەم بەهۆی بوونی ئەو فشارە دەرەکیان و فشارە هەرێمانەی کە هەمیشە کاریگەری هەبوو لەسەر بەشە لە بەشە ناوچەکانی تو دای بەڕاندووە لە ناوچەکانی تر خاڵێکی تر نەبوونی ئینتیما بەهۆی ئەوەی کە ئێمە ئەو سەرکردەوە قاعدە سیاسیانەی کە بە مێژووی کورد کە هەمان بووە نەیانتوانێت ڕێبەرایەتی ڕاستگۆیی ڕاستەقینەی نەتەوەی دۆزی کوردکەن بەوەی هاوڵاتێک چۆن سەرکردەی خاوەنی خاکە ئەوش خاوەنی خاک بێ چۆن سەرکردەی خاوەنی ئابووری تایبەت بەخۆیەتی ئەوش خاوەنی ئابووری خۆی بێ ئێمە نەمانتوانێت دۆزی نەتەوەی ئەمە بکەین بە دۆزێکی نێونەتەوەی بتوانین پێداگری لەسەر بکەین شۆڕشەکانی کورد هەمیشە بووەتە قوربانی ئەو ڕووداوایان ئەو حاڵەتە نەخوازراوانەی کە بەهۆی بیرکردنەوەی تەسکی حیزبی و بنەماڵی و خێزانی لە ناو نەتەوەی کووردا هەبووە ئێمە هەمیشە پێمان وایە نەتەوەی کورد نەک بە ئێستا بە ئاواتەکانی نەکە من زۆر ڕەشبینیشم لە داهاتووشە بە ئاواتەکانی نەکە یەکەم لەبەرەوە ئێمە یەک ریز نین گوتاری نەتەوەیمان لاوازە زمانی نەتەوەیمان خراپە خاکمان پارچە کرا و دابش کرا و لە ناوخۆشە ئێستا گەر سەیری کەین بارودۆخی حیزبایەتێکی زۆر خراپ و ئاڵۆز ئەبینین سیستەمی سیاسی وڵاتە سیستەمێکی فاشل و دۆگماگە کارکتەرە سیاسەکانی مە کارکتەری نیشتیمانی و نەتەوەی و خاوەن بەهای ئەخلاقی سیاسی نین ناتوانن بە ئاراسەی دروستکردنی تاکێکی بەهێز تاکێکی خاوەن ڕوئیا تاکێکی خاوەن هێز کە ڕوئیای هەبێ بتوانێت شانازی بە خاکی خۆی بکە بە ئابووری خۆی بکە بەڕاستی لە دۆخی ئێستا لەم موقعی ئێستا بەڕاستی ناوماڵی کورد پێویستی بە ڕێزێکی تەباییە چونکە بمانێونەتەوە ئێستا لە ئێستا دۆخەکە دۆخێکی نەخوازراوە بۆ هەموو لایەک و بە تایبەتی ناوماڵی شیعی ئێستا گەژی و ئاڵۆزێکی تێکەوتووە و هەموو وڵاتە زلێزەکان بە تایبەتی ئەمریکا و پەیمانانی چاویان لەوەیە کە عێراق سنوورێکی بۆدا بنرێ و چونکە لە ژێر ئەچمونی ئێرانە بێتە دەرەوە و موش کورد پێویستی بەوەیە ئەم دۆخەی ئێستا هەرچنێک پێشبوون ناتە باوڕێکبوونی ئێستا یەکڕز بن چونکە ئێستا سەرکردایەتی کورد ئەبێ زۆر بەوریانە و مامەڵە بکات چونکە کەوتوینەتە نێوان دێژواری شتێکی نەخوازراوە ئەگەر بێت و سەرکردایەتی کورد بڕیارێکی ژیرانە نەیە ئەتوانم بڵێم ئەم دۆخەی ئێستا هەمانە لە ڕووی ئەمن و ئاسایشۆ بەو شێوەیەکی پێچەوانە بێتەوە و بکشێ بەلایەکە کە نەخوازرا بێ ئەم دۆخەی ئێستا هەیە نێمێنێ و خراپتر بێ زێ ڕاستی بە بۆنەی ناتەبایی حیزبەکان و نەبوونی یەک هەڵوێسی
حیزبەکانەوە تێگەی تا یاسە دروست نەبوو ئەوە بێ بەڕاستی لە دەسەڵاتی ئەمانە لە بردومانەکانە بێ داوا لە لاهای بکرێ و دانیشتن بکرێت لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان و ئەمانە بۆ بەزاندنی سنووری لە ڕووی سنووری ئاسمانمانەوە و بردومانکردنی ئەم گەلە مەسئولیتکراوە کە چەند ساڵە لەلایەن ئەم داگیرکارانەوە بە تایبەتی وڵاتە داوسیەکانەوە هێرشمانەکرێتە سەر و خەتوعامەکرێن و بێدەنگیمان هەڵبژاردووە چونکە شتێکە لە دەسەڵاتی ئەمانیە بۆیە داواکارین بەڕێگەی گفتوگۆ بێ بەڕێگەی ئاشتی بێ کۆتایی بەم شتە بهێنرێت و سنوورێکی بۆ دابین بکرێت.